دەستپێکی ئەم مەراسیمە بەوە دەست پێ بکەم کە سوپاسێکی بێپایان سوپاسێکی نەبراوە بۆ چاکسازی گەوران بۆ بەڕێوەبەری چاکسازی گەوران بۆ بەڕێوەبەری بەڕێز جەنابی کاکەی بەرزان و هەموو کارمەندان و ئەندامانی ئەم بەڕێوەبەرایەتێک کە بەڕاستی مادونە ناسانە هاوکارێکی زۆری زیندانیەکانەکەن و بە تایبەتی ئەم مەراسیمی ئەمڕۆ لەسەر شەرەفی ئەوانە ئێمە جارێکی سوپاسیان دەکەین و بە پێویستی جارم سوپاسی بە شێوازیان بکەم کە بەڕێزان کاکفەرهاد و کاکگۆران ئەرکێکی تەواویان پێشاوە لە بەڕێوە پێچوونی ئەم مەراسیمەی ئەمڕۆمان جارێکی کە سوپاستان دەکەین و نمونەتان زیاد بێت ئامادەوانی خۆشەویست بە خێراتیتان دەکەین ئێمە وەک هونەرمەندانی هاوڕێی و هاوپێشەی هونەرمەندی موزیسیان کارزان کامیل ئەم مەراسیمەمان ڕێخست وەک پاڵپشت و ڕێز و وەفایەک بۆ هونەری هونەرمەندە خۆشەویستە. کارزان کامیل هونەرمەندێکی خۆشەویستی شاری سلێمانیە و دەرچووی پەیمانگەی هونەرژوانەکانی سلێمانیە. هەر لە مناڵیەوە کاری هونەری کردووە. لە ساڵی 1999 ستۆدیۆیەکی دانا بە ناوی ستۆدیۆی پیانۆ. کارزان کامیل خێزاندارە و دوو مناڵی چاوگەشی هەیە بە ناوەکانی پیانۆ و تانگۆ. ئەم هونەرمەندە ئێستا وەک زیندانیە یان باشتر وا بڵێ وەک سزادرایە لە چاکسازی گەورانی سلێمانی کاتی سزاکەی بەسەر دەبات. خۆشەویستان، مرۆڤ کاتێک لە تووشیشی زیندان دەبێ هەست بە بێئومێدی و بێهیوایی دەکات. بەڵام کارزان کامیلی هونەرمەند لەو دووشیشەکانی زیندانەوە نەک هەر هەستی بە بێئومێدی و بێهیوایی نەکردووە، بەڵکو لە ژیان بەردەوامە، بەڵکو لە ڕێی کارە جوانەکانی ناو زیندان ئەومان پێ دەڵێ و ئەومان بۆ دەردەخات کە هەمیشە بە هیواوە لە ژیان بڕوانێ. هەموو کات بە کارە جوانەکانی بە سۆز و هەستە جوانەکەی لە دەست و پەنجەکانیدا ئەومان پێ دەڵێت وا ئێمەی سەرسام کردووە، بۆیە جێگەی باسی ئێمەی هونەرمەندانە هەموو کات و هەردەم دڵمان خۆش بووە بە ئیشەکانی، چونکە هونەری کوردی ڕۆژ بە ڕۆژ لەسەر دەستی ئەو کاتێک کە کاری بۆ هونەرمەندان کردووە کارەکانی جوانتر کردووە. کارزان کامیل هەر خۆشەویستی هونەرمەندانی باشووری کوردستان نەبووە، بەڵکو هونەرمەندان و هونەردۆستانی ڕۆژهەڵاتی شەمیشە بە تاسەوە بۆ بینینی و بۆ کارەکانی گوێیان هەڵخست و خۆشەویست بۆ لای ئەوانیش. بۆیە ئێمە وەک هاوڕێی هونەرمەند و هاوپیشە و کەسی نزیکی هەموو کات پاڵپشتی بووین و هاوخەمی دەبین و هەمیشە دەستخۆشی لە کارە جوانەکانی دەکەین بە هیوای بە زووترین کار بگەڕێتەوە لامان و بێتەوە ناو کۆمەڵ و بۆ ناو ئازیزان و خۆشەویستان. ئازیزان، ریپۆرتاژێکمان ئامادە کردووە بە هاوکاری برادەران کە کەمێک لە کارەکانی ناو زیندان و دەرەوەی زیندان بۆ نمایشەکە لێرە وەک وەفایەک بۆ ئەو چەند ساڵەی کە خزمەتی کاری هونەری کردووە و بە خۆشحاڵیەوە ئێستا لەڕێی ئەم سینەمابژنەوە پێشکەشی ئەوەی خۆشەویست دەکەین و بە سەیری بین زانێک کارزان چی بۆ کردوین لەم چەند ساڵی ڕابردووە. دوایی کە ستۆدیۆیەکی سەرکەوتووی دانا لە شاری سلێمانی و چەند کارێکی جوان قەشەنگی کە لەگەڵ هەنێ وەرە درێژی ناو سلێمانی دەرەوەی سلێمانی من بەڕاستی زۆر خۆش بوو بۆ کارانی بۆیە لەگەڵ کاکەرزانە قسەم کرد و وتم کاکەرزان دەمێکەوە زمەگۆرانی هێناوە بەس حەزەکەم لەگەڵ تۆ کار بکەم. بەجددی ئێستا کاکەرزان خۆشیە بینە زۆر تۆ دەستکەیتەوە بۆ گۆرانی یەکێکی لەوانەیە کە من ئاوا لە قازی تۆ گۆرانی بێت زۆر پێم خۆشە لەگەڵ تۆ گۆرێتەوە.
سیدیەکمان تۆمار کرد دوایمان بوون لابوونێکی زۆری کاکەردان چکە زۆربەی گوێرەکان وەستاکان ئامادە کرد گوێرەکان هۆی ئەو تۆماریان کرد ئەو تۆمارە سەرکەوتو باشی کە زۆر دەگەبوو ئێمەمانان گوێرانی گەشت خۆمان کردبوو سیدەکان ناونا بۆ سلێمانی چکە گوێرانی کیاو ئەوە من ناگەن ئەوە بەیان خەڵکی ڕۆشنبیر هوشیاری نەتەوەکە ماتووە بۆلام دەستخۆشین بێت نەک خەڵکی سلێمانی دەرەوەی سلێمانی هاتوون پیان بەقەدەر خەڵکی سلێمانی ئێمە گوێرانیەوە خۆش بێت خۆشەویستی و گوێرانی بەشێکی زۆری بۆ تۆیە من بۆ لێرەوە پێداوە تۆ ئەو پیاوەی ئەبێت بەرگی بەس ڕۆژێکیش ئەبێت کە بەرەبیت دووادارم ئیسفادە لەم ئازار مێژنەتەوە پێی لە بەندیخانەیە کە هاتیتە دەرەوە بی وە کاردانێکی تر دڵنیا بە چەندین گوێرانی کەشت لە یەکە تۆمارکەین هەرچەندە من لەناو سژی شاردی گوێرانی کەم لەگەڵ دووبارە کەم لەگەڵ تۆمار کردووە دڵنیا بە هەموو جارێ تۆ لەناو دڵ و دەروون و هەنای لە کیس چوونیش تۆ لە پێشەوەی لە کیس کە سوکارم هەوڵ و برادەکانت چی لە کیس دەردێت چی تۆ خەشێکی دوادارم بەم نزیکانە بێتەوە کە سوکارت بە ئێمە شادی توی ئێمەش جارێککە لەگەڵتان وەرێتەوە کازم ئەگەر پێ باسی چەند جانێکی بکەم هەمووەکو هونەرمەندێک و هەمووەکو کەسایەتی خۆی وەکو کەسێک بوون کازان خۆی لەگەڵ ئێمە چۆن بوو کازان کە بەکو هونەرمەندێ باسیکەم ئەگەر چی خۆی لە بنەماڵێکی هونەریە بەڵام تایبەت بوو کازان من خۆم چەند کارێکم لەگەڵ کازانە کردووە چەند ئیشێک خۆی کردی مەوزەیەکەوە لەناو سکرێتی خۆیان لە چەند ئاهەنگێکا بێکەوە لە چەند کۆنسەرتێکا بێکەوە ڕۆژان پرۆگرام خۆش بووە بۆ کارزانە کەسێک بووە ملتەزم بەکاری خۆیەوە زۆر جدی بووە زۆر دڵسۆز بووە ئەمانە هیچی مجاملات نییە من بیکەم بۆ کارزان ئەمە حقیقەتە کە کارزان کەسێکی زۆر جدی بووە من وەکو کەسایەتی کارزان کەسێکی عەتاڵی دڵپاک ڕووخۆش صفەتی زۆر بەرز و جوان ئینسانی هەبوو بەڕاستی کە صفەتی نەزەری هەبوو بۆ کەسایەتی هاوڕێکانی بۆ دەوروبەری تەنانەت کەسێکی ئەوە دڵپاک و دڵساڵ بوو حەزی بە بەخێوکردنی چەندها عەرزە و دیاردار و ئەوانەشە بۆ ئەمە خۆی کەم کەس توانایی هەیە بەس کارزان ئەو صفەتانی وای لێ کردبوو کە جوانتری کردبوو لەگەڵ ئێمە هەمیشە بەو هەڵسوکەتە جوانانی ئێمە دائیمەن بە بەرزی ئێمان بینی بە جوانی هیوام وایە تەمەن درێژ بێ هیوام وایە بەردەوام بێت لە کارەکانی وەکو ئاکەم لێ ئەگەر لە شوێنی خۆیان ئێستا چەند کارێکی کردووە دڵنیام شەربەنجی هەردیارە بێ لە نێومانە دوورە ئێستا داوێ بێکەوە کارەکان نەکەین بەڵام ڕۆژێک دێتەوە هەبێتەوە ئەو کارە نەکەینەوە جوانترین شێوە یەک ببینینەوە ئەگەرچی ئەو ئێستا دوورە بەڵام دڵنیام شەربەسی هەردیارە بێ و هیوای بەشداری بۆ خوازم و چاوەکانی ماچەکە بێرەوە زۆر زۆر سپاس بۆ ئێوە ژانیارەکانی سلێمانی کە ئێستا دووری لێمان کە ساڵانێک بەیەکەوە بووین لە بەڕێوەبەرایەتی هونەرەکانی موزیکی سلێمانی و باشترین ژانیاری کیبۆرد و یەکێک لەو کەسانی کە باشترین ستۆدیۆ و باشترین تەسجیلات و
هەتا دوایی نازانم بەڕاستی چۆن ڕۆست بکەم ئەمە نەمجامەلەیە و نەموبالەغەیە بەڕاستی کە من لەگەڵ خودایەکەم لەبەرەوەی شوێندەستە دیارە و جێپەنجە دیارە بە زۆرێک لە گۆرانی کوردەکانی سلێمانی ناوچەکە بە کورتی شوێندەستە بە مۆسیقای کوردیەوە دیارە سێمان ناخۆشە کە ئێستا لێمان دووری و تەمەنا ئەکەم جارێکی تر و هیوادارم بە زووترین کات بگەڕێیتەوە ناو برادەرەکانت و کەس و کات و خانەوادەت و ماڵ و ناوەکەت بەداخەوە ئەو حاڵەتی تۆ لەوانەیە بڵێم بەس تایبەتمەند خۆتی بۆ خۆت زەرەرە بۆ خۆتەوە ڕاستی زەرەر بۆ دەور و پشت نەبوو بگرە عەپاقەتەوە بگرە خۆشەویستیتەوە بۆ دەوروبەر بگرە تۆ مۆسیقات پێشکەشی خەڵک کرد ئاوازت پێشکەشی خەڵک کرد ینی چۆنەوەی شتی جوانت پێشکەشی خەڵک کرد پێشکەشی کوردستان کرد پێشکەشی سلێمانی کرد لەوەی کیبۆردەکەتەوە لەوەی ئستۆدیۆ بچووکەکەتەوە ینی توانی کۆمەڵێ شتی جوان کۆمەڵێ میلۆدی جوان کۆمەڵێ گۆرانی جوان کۆمەڵێ بەرهەمی جوان بەژێ خەڵک کابێت بەس بەداخەوە ئێستا لەسەر حاڵەتێکی وا لەسەر مۆزۆعێکی واکە کە ئەویش بەس دەرەنی بۆ خۆت و بۆ دەستەی خۆت هەیە کە تەمەنا ئەەکەم هەم حکومەتی هەرێم هەم لایەن بەرمیدارەکان بە چاوی بەزەی بە چاوی ڕەشم بە چاوی ڕێز کە تۆ کەسێکی فەنانی بەڕاستی فەنانێکی گەورەیەکی لە سلێمانیە واتان بڵێم لە ناوچەکەیە لە کوردستانە بڕۆ ناکەم چوار ژنیاری کێ و قازەمان هەبێ ئێمە لەو مەجالەیە کە سەلیقەیەکی جوانت هەیە هەر بۆیە ئەمە ناکەم جارێکی کە بەخشندەی ئەو لایەنانە بۆ تۆ بێتە مای ئەوەی کە تۆ بە زووترین کار بگەڕێیتەوە ناو کەس و کار و ناو ماڵ و ناو هاوڵەکان و جارێکی کە خزمەت بکەیتەوە بە بنەری کوردی و جارێکی کە بێتەوە لەگەڵ هەموو برادران لەگەڵ هاوڕێیانە جارێکی کە کارەکانی خۆمان و کارە بنەریەکان بە شێوازێکی جوان بکەین و خزمەتی گەلەکەمان بکەین. سەرەتا ڕێز خۆشەویستیم هەیە بۆ کاکە کارزان میرزا چاوی ماسەکەم هیوادارم هەمیشە باش بێت. من پێم خۆشەکەمێک لەسەر ژیانی ئەو پیاوە ببێم بەڕاستی کەسێکە شایەنی هەموو شتێکی باشە بەداخەوە کە ئێستا کەوتۆتە چارچێوەیەوە دیوارەوە و هەموو کارێکی جوانی لێوە شاوەتەوە ئەوەی کە من ئاگادار بێتم لەگەڵیان بووم و کاری بۆ هەموو هونەرمەندان کردەوە گشتی و هیوادارم ئەو دادوەرە بە ڕێزانەی کە بڕیان لەسەر ئەو کارەداوە هیوادارم پێداشتنیش پێدا بکەنەوە چونکە پیاوە بەڕاستی شایەنی ڕێزە کەسایەتێکی گەورەی لە سلێمانیا دیارە و لە بواری هونەریە زۆر پێشکەوتوو بوو بەردەوام خەریکی تازەگەری و ئیشی نوێ بوو و موزیسیانێکی تازەی بەتوانایە و من پێم خۆشە ئێستا لەگەڵمان وایە بەس بەداخەوە کە جێگەی دیارە و شایانی ئەو شوێنێیە کە ئێستا چۆتاوێەوە و من دڵنیام ئەو کەسە ئەگەر شتێکیش بێت هەر هاوڕێی خراپ بوو کە ئەو ڕێگایە بووە و هەموو شتێک قابلی چاکبوونە من تەسەوریەوە کەم ئەگەر کاکازان لێرە وایە ئێستا لە هونەر شتێکی تر هەنگاوی دەچوونە پێشتر چونکە بەڕاستی ئەو کەسە کەسێکی لێرە بوو کە توانی ڕۆحێک دەکا بەری گۆرانی کوردیە کە توانی ڕۆحێک بکا بەری کیبۆردە کارزەکانی یەکەم داهێنەر بوو لە سلێمانیا لە سەمپلەرە ڕەنگە زۆر کەس نەزانم شەی سەمپلەر چیە سەمپلەر ئەوەیە کە ئامێرە کوردیە میلیە فۆلکلۆریەکانی وەکو باڵەبان و زەڕ و دەف و جوزەلە و زۆڕا و ئەمێرانە ببڕێت و بخەیتە ناو کیبۆردی ئەو کیبۆردێک کە لە ڕۆژاوا دروست دەکرێت کارزەکانی خستی خزمەتی هونەری میلیەوە یەکەم کەس بکە و ئەمێرانەی بەڕێی
تۆماری کرد لە ناوچی وەردا جێگەی کردەوە لە شاری سلێمانیە حتا ئێستاش فایدەکانی کارزانکاری بەکارهێنێ لە ئاهەنگی شادەکانە لە گۆرانیەکانە ڕۆڵی کارزانکاری ناکرێت فرامۆشکرێن ئەو هەموو کات ئامادە بوو لە هەموو بۆنەوە ئاهەنگستانە هەموو بۆنەوە ئاهەنگە تەواردی نیشتیمانیەکانە لە هەموو بەرنامەکانی تەلەڤیزیۆنە لە هەموو تۆمارکردنی گۆرانیەکانە کارزان لەو کەسانەی کە چەند کارێکی زەکان بەڕێوەبەران دەتوانێت کاریگار بۆ تۆی هاوڕێم کارزان جان هیوادارم هەمیشە شاد و لەشدار و هەمیشە من بیری ئەو ساتانە نەکەم کاری بۆ زۆربەی هونەرمەندان کرد و زۆر ئەکتیڤ بوو و کاری ئێستاش هەر ئەکتیڤە یعنی شتی بۆ تاقیکردنەوە نەدانە بیکەن قسە بکەین یعنی زۆرش لام خۆشە باوکم زۆر باش بوو بۆ ئێمە و هەمیشە یارمەتی یاوین و هەمیشە دەستی گرتوین و هەمیشە بیرمان کردووە و من لێرە خۆشمە من جارم کارزان من هەمیشە گوێ لە کارەکانی باوکم دەگرم هیوادارم لە کارەکانیان سەرکەوتوو بێت و باوکم لە هەموو میدیاکانە بەڕای من لە هەموو سەرکەوتوو سرا لەوەیان باشتر هەوڵەیات هیوادارم هەوڵەکانی بەردەوام بێت بۆ باشترین بۆ ئیشی باشتر من لێرەوە پێیا من باشترین باوک بووە بۆ من زۆر خۆشە دای هەوڵی لەگەڵایەوین لێرەکەم زۆر خۆشەویستان هونەرمەندانی عەزیز دیارە لە پای ئەو هەموو کارانەی کە لە ناو شیشەکانی زیندان و لە ناو زیندانە کارزانکاری پێشکەشی کردووە ئەو کارە موزیکانی کە پێشکەشی کردووە چاکسازی گەوران بەڕێوەبەر چاکسازی گەوران خەڵاتێکی ڕێزدەنان یان باشتر بەڵێن ڕێزەنانێکی بەخشیوەتە ئەم هونەرمەندە بەڕێز کاک عەقیل بەرزان با بفەرمێت بۆ پێشکەشکردنی ئەو خەڵات. عەقیل ئەو وڵی پێمان خۆشە کاک بەرزان ئەگەر دەنابێت گەورە گەورەمان پێی دەست خۆش کاک عەقیل کاک بەرزان دەنابێت ئەگەر ئەو دیاریە پێناوە پێشکەشمان پێ پێم خۆشە کاک بەرزان جەنابەت وەکو بەڕێوەبەرێک لێرە و پێم خۆشە ئەگەر وتیەکت هەبێ و گەشتێکت هەبێ بۆ کاک ئازان بە ئەمانێ سەرەتا بەخێرانی هەموو لایەکانەکەی بەڕاستی ئەم کۆبوونەوەی هونەرمەندان بەشێکە لە چاکسازی بەشێکە لە سنگی کارەکانی ئێمە بۆ خزمەتکردنی هونەر و هونەرمەندان کە ئێستا حالیەن لێرە لە چاکسازی گەورانی بەڕاشکایی ئەمێ بەڕاستی یەکشت بڵێم کە هونەر بەشێکە لە کەڵتوری هەموو میلەتان ڕۆ مێژوو خوێنەرەوە هەموو مێژوەکان هەموو سەردەمەکان بە هونەرەکەیان ئەناسێتەوە پێناسێکی زۆر جوان هەیە بۆ هونەر کە دەڵێت هونەر ئاشکراکردنی دیهێنیە لە ناو کۆمەڵگە ئاشکراکردنی دیهێنیە لە ناو کۆمەڵگە کە هەموو کەسێک بەڕاستی ناتوانێت هونەرمەند بێت ناتوانێت کەسی مبدع بێت ناتوانێت داهێنان بکات ئەگەر هونەرمەند ببێت هونەرمەند توانیوێتی ئەو دیهێنیانە ئەو ئەسرارانە لە ناو کۆمەڵە ئاشکرا بکات چ لە شێوەی مۆسیقا بێت چ
چ لە شێوەی فەنی تەشکیلی بێت، چ لە شێوەی چیرۆکنووسین بێت، چ لە شێوەی ڕۆمانێک بێت، توانێتی ئەو نهێنیانە ئاشکرا بکات و بە خۆڵی بناسێنێت کە کەسانی ئەتیادی نەیانتوانیوە ئەو شتانە ئاشکراکەن. بۆیە هونەرمەند لە هەموو فەراغەکانی ژیانە، لە هەموو مێژووە ئەگەر تیا بچینەوە باشترین ئەنسۆری ناو میلەتە کە ئەتوانێت مێژوو بنووسێتەوە بە هونەرەکەی. و کارزان کامیل بەپێی ئەو وەسفەی کە ئێوە کردوتانە و بەڕای ئێمەش کەسێکی باشە، کەسێکە لە هونەرەکەی ئەتوانێتی کۆمەڵێ نهێنی لە تەناغم و لە ئەلحانە کەشف کات کە سەرنجی هەموو ئێوە بەلای خۆیان ڕاکێشێت. بۆیە ئێمەش لەڕێ خۆمانەوە زۆر سوپاس یەکەین و هاوکاریشی ئەبین دڵنیاتان دەکەینەوە کە هاوکاری بین بۆ پێشکەشتنی ئیشەکانی بە تایبەتی بۆ هونەری کوردی و مۆسیقای کوردی و زۆر سوپاسی ئێوەشەکەین. زۆر سپاس بۆ ڕێوەر دەرەن کاکبەردان وتێکی هەبێ بۆ ئەم هونەرمەندە خۆشەویستانە کە هاتبووە بۆ ئەم بەڕێزانە و بۆ کاربەرزانە و بۆ بەڕێوەبەرایەتێکیش. هەموو لایەکان بەخێر بێن. من زۆر سپاس ناکەم، نازانم چی بڵێم. بەڕاستی من خۆمان نەبینی. سپاس بۆ دڵسۆزیتان. ئەم دڵسۆزیەوە کارێک کاکە من دانەڕۆژێن بەڕاستی. ئەگەرچی ئێمە شوێنێکی زۆر ناخۆشە، یعنی باز ناکرێت، بەس کارەسات و بەسەرهاتەکانی ناژیاوێتەوە. بەڵام تر بەهەرحاڵ گرنگەوەی بتوانین تێپاگەین. من زۆر سپاسم دەکەم، زۆر هیلاکم، زۆر سپاس دەکەم. هەمووتان دڵسۆزی بن، ئێوە هەموو برام. هەتا ئێوە نەبن من حەز ناکەم لە زیندانم بەڕاستی. بەخێرهاتنی هەمووتان دەکەم. سپاس بۆ کاربەرزان و هاوڕێیان، زۆر سپاسیان. زۆر سپاس. پێمان خۆشە لێرەوە دەسوپەنجەی جەناب وەزارێکی پێ گوێماندا دار بەدار بە دوای وێردەخان بێژ بە تایبەت. دیارە من بەرنامەم نەبوو بەرنامی بڵێم و دیارە بەرنامی خۆیانە کە هەر ئەو هونەرمەندانی کە لێرەن ئەگەر بە کۆپلەیەکیش بێت مشارەکە تاریکە دەورم فەرشی ڕێگەم مەینەتە قسم تەنها ئەناڵم مەرگی خۆمە ماویەریسم ناموەشتی حەسرەتە یاوەر و یاریەریسم ناموەشتی حەسرەتە ناکرێت بزانە هەر یەکەمان مەسەلەن ئەوە ئەگەر هونەرمەندان دەستان خۆش بێ هاوڕێیان هونەرمەندانی خۆشەویست دەستان خۆش بێ هیوادارین بەیانێکە هیلاکمەند پێرانەوە و بە تایبەتی بە شێڵاگەاندن کاک فەرهاد و کاک بەرەن کە بەڕاستی هەرکی تەواوی پێشاسپاس بۆ هونەرمەندانی خۆشەویست کە هاوکارێکی تەواو بوون و